داوای لێ بدن لە هەموو لایەکتانەکەم دیارە هەڵەیەک بوو کێنمایشی ناچون کە من زۆر تیکتۆک بەکار نایەنم و فەیسبووکی زۆر کێشە دروستەکە بۆیە وای لێ هات ببورن بە هەر حاڵ پەیامەکەم دووبارە ئەکەمەوە لە سەرەوە هەتاوەکو خوارەوە هەڵبەتە ئەمە وەڵام نییە لە چەند ڕۆژی ئایندەیە با تۆزێت تەندروستیم باش بێ و پەتایم لە کۆڵ بێتەوە ئەو کاتە کۆمەڵی حەقایقی تریەمەوە خزمەتان و دڵنیا بن لەوە کە بەڕێ ژێر پێی هەموو ئەوانە ڕائەکێشم کە ئەکێ بە ناوی کوردایەتیە ئەو بە ناوی ئاینی ئیسلامەوە خەریکی پارەکۆکردنەوەن ئەمە پەیامێکە بۆ کوردانی بەڕێزی بەریتانیا و پەیامێکە کە ئەتوانم بڵێن بۆ خەڵکی کوردستان و بۆ دەرەوەی وڵات هیوادارم کە پەیامەکەم بە گشتی بە خەڵک بگا و خەڵک وریا ئەکەم لەسەر ئەو مۆزوعانە بۆیە ناونیشانی بابەتەکەم کە نووسیومە بۆتانە خوێنمەوە لەژێر ناونیشانی پەیامێک بۆ کوردانی بەڕێزی بەریتانیا و کۆمەڵی حەقیقەت لانیکەم خەبات و تێکۆشان و هەڵوێستی 30 ساڵی ڕابردووم ئەوەی سەلماندووە کە بەندە دژی گەندەڵی و دزی و خیانەت و گەلفرۆشی و خۆفرۆشی و وڵاتفرۆشی بووم ئەمە نەیارەکانیشم ناتوان نەیسەلمێنن کە لە هەر گۆشەیەکی کوردستاندا ئەوانە بوونیان هەبوو بێ لەو جێگایەدا وجودم هەبووە و دژ بووم کەسێک ئازاد درابێ تیرۆر کرابێ ستەمی دەرحەق کرابێ بەرامبەر بکەرانی ڕاوەستاوم و ڕسوام کردوون کاتێک دژی بنەماڵی بازانی ڕاوەساوم ئەو پەڕی سەنگەری بەناو کوردایەتی درۆینیان گرتووە و لەژێر ئەو ناوەدا درێژیان بە خیانەت و تاوان و خراپەکاری و گەندەڵیەکانیان داوە کاتێ دژی یەکێتی پەرێز پۆخڵ بووم ئەوانیش هەوڵی نەزۆکانەیان داوە بە کۆمەڵی شیعاری بێمانە و پوچ خۆیان دەرباز بکەن بەڵام لووتیان لە گابەردی داوە کاتێکیش پەلاماری کۆمەڵێک گەندەڵ و پارەخۆرم داوە کە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام و گیرفان پڕەکەن بە ناوی خێر و خێراتەوە خەڵکی دەخەڵەتێن و خۆیان شەهانە لەسەری دەژین و ئینتەلایان کردووە ئەوانیش خێرا هاتنتە سەرخەت و بۆ درێژەدان بە پارەکۆکردنەوەکانیان بە کافریان کردوین و لە ژێر ناوی ئاینی پیرۆزی ئیسلامدا خۆیان حەشاردا و درێژیان بە پارەکۆکردنەوەکانیان داوە لێرەوە بە هەموو ئەوانە ئەڵێم من دژی گەندەڵکارانم جا بە ناوی کوردایەتیەوە بکرێ وەک پارتی وێشێتی یا بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بکرێ وەکو ئێوە نە ئەوان دەتوانن لە ژێر ئەو شیعارانەدا دەممان دابخەن نە ئێوە دەتوانن لە ژێر ناوی ئایندا خۆتان حەشار بدەن و بزنس بکەن و شاهانە بژین من شەڕم لەگەڵ ئێوە دژی گەندەڵیەکانتانە دژی فریودانی خەڵکە دژی فێڵ و تەڵەکە بازیە دژی گیرفان پڕکردن و پارەکۆکردنەوەکانتانە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە شەڕی من دژی ئێوە ڕێک دیفاع لە ئاینی پیرۆزی ئیسلام تا ئێوە لەوە زیاتر هەوڵی ناشینکردنی نەدەن ئەوەی من دەیکەم وەک چۆن دژی پارتی وێشێتی دیفاع لەگەلەکەم و لە ئازادیەکانی وە دژە بە دزی و جەردەیەکانیان ئەوەیشی دژی ئێوە دەیکەم دیفاعێکی سەستەختانەیە لە ئەخلاقی ئینسانیانە و لە ئەخلاقی ئیسلامیانە گەندەڵ و دز و دەستبڕ هەمویان وەکو یەکن جا هەیە بە ناوی کوردایەتیەوە وەک خێڵی مەلام سەفا هەیە بە ناوی سۆشیال دیموکرات وەک بنەماڵی تاڵەبانی هەیە بە ناوی نیشتیمانەوە هەیە بە ناوی دیموکراسی و ئەلمانیەتەوە هەیە بە ناوی کرێکار و زەحمەتکێش و چەپەوە هەیشە وەک ئێوە بە ناوی دین و ئاینی جوانی ئیسلامەوە بزنسەکەن و دەستی خەڵک گەبڕن و پارەیان لە ئێکێشنەوە و گیرفانی خۆتان پڕەکەن ئێوە ئیسلامین و بازرگانی بە ئیسلامەوە دەکەن منیش وەک پیشەی هەمیشەییم دژی دزی و گەندەڵی و دەستبڕەکانم لە ژێر هەر ناوێکدا بێ خدا حەقە و حەقی دەوێ داوا لە کوردانی بەریتانیاکەم چی دیکە نەخەڵەتێن و پارە نەدەنە ئەو بزنسمانانەی بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام و گیرفان پڕەکەن وە ورک پانەکەن بڕۆنسکی مناڵێکی برسی تێرکەن دەستی نابینایەک بگرن و ژیانی بۆ دابین بکەن چرای کوژاوەی ماڵە هەژارێک ڕووناک بکەنەوە پارەی خۆتان مەدەنە ئەو دەست بڕانە کە تەنها و تەنها لە پێناوی خۆیاندایە و هیچی تر ئەمە پەیامێکە بۆ هەموو ئەو خۆشەویستانە هیوادارم کە کوردانی بەریتانیا کلشی ئەوانە بقەتێنن و بە هیچ جۆرێک پارەیان نەدەنێ و خۆیان بڕۆن هەزاران ڕێگەی تر هەیە بۆ ئەوەی بتوان خێر و خێراتی خۆیان بکەن ئەمە حەقیقەتی ئارام ئەحمەدە من دژی هەموو دزی و گەندەڵیەکەم هەر کەسێ لە ژێر هەر ناوێکا بیکە بەڕاستی بۆن فەرق ناکە منیتر ئەوە پەیامێکە خوایار بێت لە شەڕۆژی ئایندەیە بە کۆمەڵێ بەڵگەوە دێمەوە خزمەتان و هەر لێرەوە هەموو شتەکان نەخێنە ڕوو سەرکەوتن بۆ ئێوە حەق هەرسەرەکەوێ خوایش پشتیوانی حەقە نەک درۆزنان و ساختە چیان کە بە ناوی جوانوی بە ناوی پیرۆزی ئیسلامەوە شاهانە بۆ خۆیان ئەژین و ئەڕۆنە هەر شوێنێک گیرفان پڕەکەن کاتێکی خۆش بۆ ئێوە ئازیزانی ئارام ئەحمەد خواتان لەگەڵ